ئەم حکوومەتە ماوە بەسەرچووە هێندە بێفەڕە بەڕەوای نابینێ هەر هیچ نەبێ ڕۆژێک یان دوو ڕۆژ پێش یادەکەیان موچەی کە سوکاری شەهیدان و ئەرفالکراوان دابەش بکاو بەو هۆیەوە کەمێک دڵیان خۆش بێت سەرەڕای ئەوەش هێشتا منەتیان بەسەردا دەکات. ڕۆژی یەکشەممە کە دەکاتە 16 ساڵیادی کیمیایی بارانی هەڵەبجەیە لە ڕابردوودا کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان بە بایەخێکی زۆرەوە لەم یادەیان دەڕوانی بەواوەتەی لە سایەیدا خزمەت گوزاری و خۆشگوزەرانیان بۆ دابین بکرێ هەروەها مانگانە و لە کاتی خۆیدا موچە کە مافی ڕەوای خۆیانە وەربگرن. دوای چاوەڕوانی و گەیشتنی پارەی تەواو بۆ موچەی مانگی دوو وەزارەتی دارایی حکوومەتی ماوە بەسەرچوو خشتەیەکی بڵاو کردەوە کە بەپێی خشتەکە لە ماوەی نزیکەی هەفتەیەکدا فەرمانبەران موچەکانیان وەردەگرن لە کاتێکدا دەبوو سەرجەم فەرمانبەران لە ماوەیەکی زۆر کەمدا موچەیان وەربگرتایە بەو پێیەی پارەی تەواو بەردەستە و موچەکەشی مانگی دووە و زۆر بەسەر دواکەوتنیدا تێپەڕیوە. بە پێی خشتەکە ڕۆژی دابشکردنی موچەی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان خراوەتە 16 دانانی ئەم بەروارە دوو ئەگەر لە خۆ دەگرێت یان نەشارەزای حکوومەت لە بڕیارەکانی دووپات دەکاتەوە یان حکوومەت دەزانێت کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان بێزار بوون لە بینینی ڕوخساری سواوی بەرپرسان لە یادی کیمیایی باراندا و بەشداری یادەکەن ناکەن هەر بۆیە بەرواری دابشکردنی موچەی خستووەتە 16 تا دواتر بڵێن کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان بەهۆی وەرگرتنی موچەوە نەیانتوانیوە بەشداری یادەکە بکەن. حکوومەت دەبوو وەکو ڕێز و شکۆیەک بۆ کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان لە ئەنیکەم ڕۆژێک پێش ئەو یادە موچەی مانگی دووی پێ بدانایە چونکە لە سایەی ئەم حکوومەتە ئەگەر دروستیش بێ پێی بوترێ حکوومەت ئەو توێژە و سەرجەم موچەخۆرانی دیکە لە دۆخێکی سەختی ئابووری و دەستکورتیدا ژیان دەگوزارێنن کە ئەوەشی نەکردووە منەتیان بەسەردا دەکا وەکو خێرێک پێیان دەفرۆشێتەوە کە ڕۆژانی دواتر دەتوانن سەردانی بانک بکەن و موچەکانیان وەربگرن. لەو بارەوە لە ڕاگەنراوێکدا وەزارەتی دارایی دەڵێت لەگەڵەوەی بەپێی خشتەی ڕاگەندراومان ڕۆژی یەکشەممە 16 ئادار موچەی مانگی شوباتی کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان دابش دەکرێت بەڵام بۆ ئەو بەڕێزانەی لەو ڕۆژەدا بەهۆی بەشداریان لە یادی کیمیابارانی هەڵەبجە ناتوانن موچەکانیان وەربگرن ڕۆژانی دواتر دەتوانن سەردانی بانکەکان بکەن و موچەکانیان وەربگرن. هاوڵاتیان لە هەرێمی کوردستان لە ڕابردوودا قوربانی زۆریان داوە بۆ گەیشتن بە ماف و خزمەتگوزاری و خۆشگوزەرانی بەڵام لە سای ئەو قوربانیدانە دەسەڵاتێک دروست بووە کە زیاتر لە دەیەیەکە شکستی هێناوە لە دابشکردنی موچە و هەر جارە و پاسەوێکیشی بۆ دەهێنێتەوە لەگەڵەوەشدا ڕۆژ لە دوای ڕۆژ قەیران لەسەر هاوڵاتیان کەڵەکە دەکا و با قەیرانێک یەکێکی دیکە لەبیر خەڵک دەباتەوە.